ئەمڕۆ باز لەو دەکەین زای ئەم ڕێکخراوە بە دیاریکراوی لە کیا دامەزراوە کار و چالاکیەکانیان چین ئایا ئامارەکان چین تا چەند هاوڵاتیان توانیویانە سوودمەند بن لەم ڕێکخراوە ئەمانە و چەندین پرسیاری دیکەمان و گفتوگۆکانمان لەگەڵ میوانەکەمان عەدنان عومەر سەرۆکی ڕێکخراوی پلازماکەین کە ڕاستەوخۆ لە ئەستێدۆلامان میوانە کاک عەدنان بە خێراتی و بیانی و باش بەڕێز و سوپاس دەکەم بۆ ماگەشە بامتان کرد دەستان خۆش بێ زۆر سوپاسانەکەم ئەرکی سەرشانمانە کاک عەدنان بەگشتی باسێکمان لە کار و چالاکیەکانی ڕێکخراوەکەتمان بکۆ بزانین بە دیاریکراوی ساڵی شەریش دامەزراوە وڵای ئێمە لە ساڵی 1995 دامەزراین لە شاری سلێمانی ئاساین بۆ ڕێکخراوەکەوە خوێن و بلازمە بەخشین بە لێقاومانی دالاسیمە و نەخۆش و برینداران و حاجیسە و ئەم شتانە ئێمە ڕۆژانە پەیوەندیەکەی نەخۆشخانەکانەوە خوێنە بەخشین وەژ وایە 10 بۆتڵە 15 بە هەموو شارەکان شاری سلێمانی هەولێرە کەرکووکە ناحیەکانە هەموو شوێنەکان ئێمە خێنە بەخشین ئێمە و ڕێکخراوە ئێمە لە هەموو شوێنێ لقمان هەیە و خێنە بەخشین بە لێقەوماوان و بە فەقیر و بەم نەخۆشانە لە هەموو ناوچەکانی تری هەرێمی کوردستان کەواتە بنکەتان هێنێکتە لە سلێمانی سلێمانی هەمانە لە هەولێر هەمان لە کەرکووک هەمان لەم شوێنەکان بنکەمان هەیە باشە کاک عەدنان بە دیاریکراوی ساڵانە چەندێک خوێن ئەبەخشن وڵایەتی ساڵانە خۆیدا لە 4000 5000 بوتڵ خوێن کە ئەبەخشین ئێمە ناوەکانمان لێ ئامارمان لایەکەوە ساڵانە خوێنە بەخشین ئەوڕا بۆ 5000 4000 بوتڵ لەبەرەوەی ئێمە ڕۆژانە خەڵک پەیوەندیمان پێوەکە بۆ خوێن بەخشین حەزەکە بێت خوێن بەخشێ لە ڕێکخراوەکە ئێمەوە پەیوەندیمان پێوەکەن باشە کاک عەدنان ئەو کەسانی کە پەیوەندیتان پێوەکەن بە ئەمە ئێمە و هەم بینەرانیش بزانین کە بزانین لە ڕێکخراوەکە خودی خۆی ئەم خوێنە وەرەگیرێ یاخود ئێوە پەیوەندیان پێکەن دەڵێن بڕۆن بۆ شوێنێکی تر خوێن ببەخشن ئەمە چۆنم پرۆسەیە چۆن بەڕێواچێت ئەم پرۆسی ئەوان پەیوەندی بە ئێمەوەکەن ئێمەش ئیانێرین بۆ باقی خوێن لە باقیکە لە چۆ نزیک بێ مەسەن لە کەرکووک بێ لە سلێمانی بێ لە چەمچەماڵ بێ لە هەولێر بێ ئێمە ڕاستەخۆ ئیانێرین بۆ باقیەکان لە باقیەکان پشکنینیان بۆکەن فاسی ڤایرۆزاتیان بۆکەن خوێنەکان لێ وەرەگرن و جایخەنە سەلاز و شتەکانەوە خوێنە باقیەوە باشە ساڵی ڕابردوو هیچ ئامارێکت لایە کە بڕی چەندێک هاوڵاتیان خوێنیان بەخشیوە بەڵێ بالا 5550 بوتڵمان بەخشیوە 550 ڕووداوەکانی هاتوچ یاخود ڕووداوە نەخواستراوانی کە ساڵانە دەبینین واناکە ئێوە باڵین کار و چالاکەکانیان زیاتر بێت یاخود پێویست بکە کە ئەوانی کە بریندارن یاخود پێویستیان بە خوێنە ئێوە ڕێژێکی زیاتر خوێن ببەخشن بەڵێ ئەتوان ڕێژێکی زیاتر بەخشین بەس ئێمە بە جۆرەی توانایە ئەوەی هەست کە زەخت لە کەس ناکەین ئەوەی کە خوێنە بەخشێ بە ئارزی خۆی دەچێت بەخشێ ئێمە زەخت لە کەس ناکە بێت و زەخت پێی خەڵک زۆرە بەس بە ئارزی خۆی بێ ئەوش خوێن لە 105 دەبێ ناتوانێت خوێن بەخشێ ئەنە لە 18 ساڵە و هەتا 45 و 50 ساڵ زیاتر خوێنی لێ وەرەگرین کاتەکە عەدنان زانیاریتان هەیە کێنەوە کەسانیە بێ کە خوێن ببەخشن بەڵێ کێن بە دیاریکراوی با ئێمەش بیزانین بەڵێ وەڵاهی تر ئەوانی خوێنیان لە 95 بەرەو سەرەوە بێ خوێن توانن بدەن مەسەڵەن لە تەمەنی 18 ساڵی هەتا 45 ساڵی باشە تا 50 هەر باشە لە 65 وانە تۆزێ زەحمەتە ئەوانی کە نەخۆشیەکانەیە خۆ دەرمانێکی هەمیشەیان هەیە درێژ شەکرە علاقی بە خوێنداینەوە نیە شەکرێکی هەبێ زەختی هەبێ علاقی نیە بەس وەکو تالاسیمە هەبێ ناتوانێت خوێن بەخشێ بەس کە شەکرە و زەختی هەبێ احتیاجیە فحوساتی ڤایرۆسەکانیان بۆ ئەکرێ بۆ نمونە ئەوانەی خوا نەخواسە نەخۆشێکی پیسک و ئایدس بەڵێ لە باقی خوێن بۆیان نەکرێ فاسی ڤایرۆزیان بۆ کرێ فاسی جگەریان بۆ کرێ ئەو خوێنە لە یەکەدا ئەم خوێنە گونجێ هەجاوە ئۆزایت بۆ ئۆزایت نابێت بیزایت بۆ بیزایت ناگونجێ حساسی بێت دروستەکە نایدەمێ نابێت ئەمە هەموو مانگی کارۆنم خوێنە ئەبەخشنم فحوساتانیان بۆکریا خۆ تەنها یەکجار بوویانە هەموو مانگی بۆ یەک ئەساس کەسێ بچێ خوێن ببەخشێ ئەو ڤایرۆزانیان بۆکەن فحسەکانی ئام بۆکەن تەنانەت تەمەنیشی دیارەکە تەمەن و باڵای و گشتی هەمووی کاعاد ناگەر بۆ من ئەمڕۆ خوێنە بەخشم چەند ڕۆژی تر ئەتوانی جارێکی دیکە خوێن وڵای لە 6 مانگ زیاتر ناتوانێت خوێن بەخشی 6 مانگ 6 مانگی بەسەرا بچین جا خوێن بەخشی باشەمەوە ڕێژەکە کەم ناکە لە دوای 6 مانگۆ ئەو کەسە خوێن ببەخشێ کەم ناکە مەسەڵەن گۆشتی سوور و گۆشتی حیوان ئەمانە زیاتر خوێن زیاد دەکات خوێن مەسەڵەن جگەرە خۆر هەیە ئەمانە خوێن خستەکاتەوە زیاترێکە مەسەڵەن کوحولەکان ئەوانەی کای خۆنەوانە هەر خوێن زیاد دەکات خوێنش بچێتە 120 ساوسی ئەکسەر جەڵدە لێدا جەڵدی دەماغ لێدا ئەبێ خوێن بەخش ئەبێ دایمەن ئەوانەی کە خوێنە بەخشن دائما 6 مانگ بچین فحص بکەن سوودیشی هەیە سوودشیە ئەبێ 6 مانگ جارە بڕێ فحسی خوێنەکەت بکەیت 6 مانگ جارێ کاکەتنان بە باسێکی دیکە لە ڕێکخراوەکەتان بکەیت بۆچی خەڵک خۆی ناڕوایە یەکسەر ڕاستەوخۆ لە باقی خوێنەکە ببەخشێ
ئەو کارچێکە بۆ نە پەیوەندی بە ئێوە کەن لە ڕێگەی ئێوە ئەچێت بەڵێ وەڵاهی ئەو ئەندامانی کە لە لای ئێمە ئەوانی کە تەلەفۆنمان بۆکەن بۆ لە ڕێ باخان و خوێن بەخشن لیان وەرناگرن کێشە مشکلیان بۆ دروستەکان یان ئەڵێ بڕۆ کاکە بەیانی وەرچکە ئمە شەو دوی شەو بێ یەکی شەو بێ سێ شەو بێ لە ڕێ ئێمە ئەتوانم بچین بەخشن بەس کە یەکێتر بڕا بۆخەنە خۆشخانەکە بۆ باقەکان لی وەرناگرن سەخاسە نە ئۆزاید نە بیزاید لە باخی سلێمای وەری ناگرن من چەندێک خەڵکم نادوو لی وەرناگرن ئەڵە کیسەمان نییە مثلا ئەیبی ناقز مەگەل تۆ پێویست بێ شخصەکە لەگەڵا بێت دەنەفە لەگەڵا مێرم و دەنەفەرە و دەقی لی وەرەگرن لەو پێش لی وەرناگرن ئەڵە کیسەمان نییە کیسیان نییە باقی خوێنی سلێمانی نیە کاگەدان بۆم نەگەر من خۆم باقێکی خوێنم هەبێ خواخواما بوون دوو کەس زیاتر بێت خوێنم پێ ببەخشێ بۆچی وەری ناگرن ئەخدا ئەوڵێ ئۆزاید و بیزایی زۆرە وەری ناگرن لەو کیسێ بۆ خەسارگەنێدین بە یەکێکەوە ئەی ناقسی پێویست بێ ئەو ناقسی پێویست بێ ئەمانە کەمە ئەیبی ناقز کەمە کەواتە ویستم پرسیاری ئەو بڵێکم ئەمانە زۆرن ئەی چ جۆرە خوێنێک کەمە و بەدەست هاتنی زەحمەتە وەڵاهی خاستن ئەیبی ناقز کەمە ئەیبی ناقز کەمەوە تایێت ئیساوە من 6,000 لایە ئەیبی ناقز 10 نەفرم لایە ئەوە 6,000 نەفرە 10 نەفرم لایە ئەمەیان لیستی چیەکە ئەوە لیستی هەر خوێنەکان ئەوانەی کە نەفرەکان ئەوانەی کە خوێنیانە ئەی ئەوەیان ئەوە شار لەوە لیستەیە زۆر ئەمە هیچ ساڵی چەنە کاگات وەڵاهی ئەمە هی 2024 و 25 شتیایە کامیان ئەوەیان ئەی ئەمەیان هیچ ساڵی چەند ئەوە شاری ساڵی 2026 ئەمە بەس 26 یعنی ماوەی ئەم چەند مانگەیە ئەمە بەڵێ بەڵێ ماشەڵڵا سەی تریشمان لایە بەس چێ فریان ناکەینەوە تەبعیکەینونیکەوە ناومان زۆر لای بووما هاتووە لەوان سزلەکان دەکە ناخێن لێ وەرگە سزلەکان دەنە ئێمەش ئاوایکێنە سەر ئەمانە بەس ئەوەی من دیقەتی ئەمە ما کاکەدان ئەمە زۆربەی زۆریە چەمچەماڵە ئەمە کەواتە ئەم لیستە بەس بۆ چەمچەماڵ دانراوە سلێمانیشی تایە ئەمە زۆربەی زۆریم سیر کرد بۆمە چەمچەماڵە لە چەمچەماڵیش لەقتان هەیە بەڵێ بەڵێ چەمچەماڵ شەمانە بەڵێ باشە ئەو دەستەکاری گەڕەی کە لەوێن چەند کەسن کە هاوکاریتانەکەن ئەوە ئیشوکارەکان بەڕێوەڵاتی ئیشوکارەکان جێگرەکەیە و دەستەی کارگێڕی ئیداری و ئەمانێوانش لەگەڵمانە ئاو کارمانە بن بۆ دەستەی کارگێڕێ ئیشەکەن لەگەڵمانە باشە باس لەو کردکەوە هاوکاری نەخۆشانی تالاسیماشەکەن کاگەنان چۆنم هاوکاریانە پێشکەشی ئەوانەکەن فریان ئەکەون هاوکاری بۆ نمونە باس لەو کردکە هاوکاری ئەو کەساناکەن کە تووشی ڕووداوێکە بن هاوکاری سەررجەم شارەکانی تێهێری کوردستان یاخود هاوکاری ئەوانەی تووشی نەخۆشی تالاسیما بن ئێوە چۆن ئەو هاوکاریانە پێشکەش بە نەخۆشانی تالاسیما هاوکاریتانە لەگەڵ ڕێکخراوەکانی دیکەدا بەڵە هاوکاریمان لەگەڵ ڕێکخراوەکانی کە بەس ئەوانی نەخۆشی تالاسیمان ئەگە پێویستیان بە ئێمە بێ ئێمە خوێنان بۆ حازرەکەین لە هەموو شارەکان نەکو لە شاری سلێمانی لە هەموو شارەکانە بۆیان حازرەکەینەوە ڕسمەکانی شیتایەکەوە بلازمەکانمان بەخشێ نە بلازم ئەخراس شە بەخسین ئەخراسی شیتایە ئخراس ئەوە چێکە ئەو بۆ نەزیفێ لەبەرەی ئەو نەخۆشی کە عملیاتێکی گەورەی بۆکەن لەبەرەوەی نەزیف نەبێ ئەو ئەخراس ئەو زەردەیەکەوە پێشاندا ناوەی نەڕسمەکەیەت بەڵێ زەرد ئەخراسی شتایە باشە بەڵێ ئەو ئەخراسە و بلازمش و ئەخراسش زۆر چاکە ئەی باس لەوە کردو لێرە کاگادنان ئەڵێ پاراستنی تەندروستی گشتی لە ڕێگای خوێن بەخشینەوە هەر مەبەست ئەوەیە کە ئەو ئەوانی کە خوێنیان زۆر و خۆیان خوێنە بەخشن بەڵێ ئەی پشگیریکردن بە یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان مەبەستان چێ لەو خاڵە لە یاسا لا نادەن ئێمە ینی بە یاسایش ناکەن ئێمە قانونیشمانتیایە مەسەلەن لەگەڵمانە بەشی قانونی تەواوکە لەگەڵمان لەبەر ئێمە بە قانون ئیشەکەین بەڵێ مەسەن ئەوانی کەەوە ئنجازیان یا مەسەرن ئەچن کاری خێرخوازیەکەن لە کاتی خێرخوازیەکەیە حەدسێ ڕووبدا شتێ ڕووبێ ئەیدەن و بەری یاساڵێ بە چی شێوازێت و ئەم ڕێکخراوە دروست کرد و ئەم شتت کردووە ئەدەنە محکەمە خاوەنی شکاتی لەکە مەسەن فەقیرێکە شۆرێ ئەچی لە مزگەوتێکی شۆرێ خزمەتێکە لەژێ دەستی ئەمرێ بەیانی خاوەنی کە شکاتی لەکە ئەیداتە دادگا ئێدادگا حکمێدا ئەڵێ بە چی یاسایە شو ئینجازت هەیە ئینجازی قانونی هەیە ئەڵێن ئەنیمە ئەڵێ بۆ شۆ دەڵێ بۆ خوا ئێ بۆ خوا شۆرێتی یەکسەر ئەیدەنە محکەمە کابرا شکاتی لێگە سامنی کێبەرم ڕاست و خۆ لە خستخانە خوێنی لێوەرگن و واقع خوێن لێ مرد خاوەنی شکاتم لێکە ئەمداتە یاسا شەڵێت بە چی شەوازەی ئەم خوێنەر و کابرای وەرەگری ئەبێ ئینجازی قانونی تەبێ ئینجازت دەبێ نادێ بەشی یاساکە ئەوەیە دروستە زۆر ڕاستە ئەیچۆن کەواتە ئێوە مۆڵەتی فەرمیتان هەیە کە کارچالاکیەکانتان ئەنجام ئەیەن پێسەم ئەم ناوانە هەمووی لە ئاسایشە هەمووی یەک ناو نییە لە لای خۆمامی هەمووی لە ئاسایش تۆمارەکەین
لە دەستگا ئەمنیەکان تۆمارێکن لە خستخانەش تۆمارێک باشە کاک عەدنان ئەم هەموو کارە و ئەم هەموو ماندوێتیە و ئەم هەموو مەسئولیات و بەرپرسیارەتی ئامان چێ لەم ڕێکخراوە وڵی ئەمە وەس کارێکی خێرخوازی و ئیسانی یعنی هیچ شتێک بۆ ئێمە نیە ئێزا من خۆم فەرمانبەرم پێویستم بە ئەوەندە بکەن بە فەرمانبەر خۆم فەرمانبەرێ مەعاشی موچەی خۆم هەیە و ئەم ڕێکخراوەش ئەبەمە ڕێەوە هەم ئیش و چالاشیەکانمانەکەین و هەم خێرشە و هەم خەڵکەش ئەمانناسیە و پەیوەندیمان پێوەکەن و وەکو ئیشکردن ئیشێکی خێرخوازی و ئەمە لە هەموو شوێنەکەی ئەمە لە هەولێر هەیە لە هەموو دنیا لە ئەوروپاش هەیە ئەم خێرخوازیە ئێمە نەکۆم خێرخوازی هەزا هاوکاری فەقیرشەکەین ئەچین هاوکاری ئەەکەین کۆمەکێکی بۆکەین مادیەن بۆ نەخۆشی تالاسمیان قاچی شکاوە یان مەسەلەن پێویستی بە عملیاتێکە هاوکاری بۆ کۆکەین و ئەیدێنێ دەستان خۆش بێ سپاس بۆ تۆ کاک عەدنان سپاس دەکەم. نمونەتان زۆر بێ بەڕاستی ئەمە کارێکی مرۆیی زۆر باشە توانن سوود بە تەواوی هاوڵاتیانی ناوچەکانی تری هەرێمی کوردستان بگەێنن بەڕاستی ئەمە هاوکاریەکی زۆر بەپێسە و سپاس بۆ تۆمان دوومان کردی سپاس کە لەگەڵمانە بووی عەدنان عومەر سەرۆکی ڕێکخراوی پلازماکە ڕاستەوخۆ لە ستودیۆ لامان میوان بوو.